ئازیزگیان طبعاً ئێمە ئەمانەوێت بەردەوام لەگەڵت بین نامانێت تۆ تووشی حاڵەتێک ببی دوای زۆر پەشیمان بی لەسەری یعنی تۆ هێشتا سەرەتای تەمەنتە سەرەتای ژیانتە مناڵێکت هەیە یعنی تۆ بزانە کە جیابوونەوە زۆر قورسە یعنی تۆ بەس بیر لەوە بکەرەوە سبەینە ئەم مناڵەت چۆن گەورە ئەەکەی سبەینە مناڵەت چۆن پەروەردە ئەەکەیت تۆ ئەگەرکە هێشتا نەقسەکە لە خۆتا هەبێ هەز بە کەمیەکە لە خۆتا هەبێت چۆن نتوانانی ببی بە دایکێکی زۆر باش بۆ پەروەردەکردنی مناڵەکەت کاتە تۆ چاوت هێشتا تێر نەبوو بێ و کۆم خاتونە ئازیزەوتی چاو تێر نەبوو بێ لەو شتانی کە هەتا بەردەوام چاوت لە شتی دەرەوە بێت چۆن توانی ببی بە دایکێکی پەروەردەکاری زۆر باش بۆ مناڵەکەت بیری لەمانە نەکردوتەوە من زەواجم کرد بۆی ژیانێکی خۆشترم هەبێت نەک بەم شێوازە بژیم و دەست لە هەر شتێک بم بڵێ ئێستەنا مایەکی ترکە پارەمان پێ بوو پێکەوە هەوڵین ئەخ لە بری ڕاستگۆیە لەگەڵت لە بری ڕاستگۆی لەگەڵت نایەوێ درۆ لەگەڵ تۆیا بکە نایە بڵێ من هەموو شتێکت بۆ کەم و نەژبێت ینی ئێستا ئەو پیاوی تۆگە ڕازگۆ نەبووە ئەیتوانی بچێ خۆی بکە بژێر قەرزێکی زۆرەوە پارێکی زۆر قرس بکە بێت سەفرێک بە تۆ بکە گەشتێ بە تۆ بکە بۆی تۆزە سناپ بکەیت و تۆش لە سناپەکەی خۆتادای بنی بەڵام دواتر حاڵی ببێ بە حاڵی ینی تووشی قەرزێکی زۆرەوە ئەو ڕازگوین یەکە لەگەڵ تواییکە ئەگەر منی خۆش پێویستە کێشەی نەبوو با قەرزیشی بکردا دواتر قەرز بەچی ئەدرێتەوە دواتر ژیانێکی زۆر ناخۆشی و دواتر لەوانێ هەر ئەوی شەشی لە دەست بایەکە لە کۆمپانیەکە هەیەی ینی تۆ پێت خۆشە درۆت لەگەڵا بکە ڕازگۆنە بێ لەگەڵ تا بەس لەبەرەوەی سەفرێ بکەی گەشتە بکەی من مردەکەی خۆم زۆر خۆشە بەڵام ئەو کێشەیە زۆر گەورەیە لە نێوانی من و خۆم ئەگەر خۆشت بێ پشگیریەکەی ئەگەر خۆشت بێ لە پشتی ئەوە زۆر وەستام لەسەری زۆر چاوەڕێم کرد بەڵام چەندێ چاوەڕێتان کرد 2 ساڵە زەواجە کردووە 2 ساڵە هێشتا سەرەتاتانە ئیسا بۆ نمونە بدوتە 20 ساڵە لەگەڵ یا ئەژیم و بۆ شێوازەیە بەس تۆ 2 ساڵە 2 ساڵ ساڵە زاواجمان کردو گەر بۆ شێوازە بە 20 ساڵی تریش هەر بۆن و شێوازە بە بۆن و ئابێ ناوا نابێ کچی خۆم وانابێ ژیان لێک تایما نامێنێتەوە ژیان بەردەوام لە گۆڕانکاریە بەردەوام لە گۆڕانکاریە چەنەها من کەسانمان بینی و بە پێی ئەزمموی ژیانمان کەسانێکمان بینی و سەرەتای تەمەنیان یعنی لە حاڵێکی زۆر خراپی مادیا بوون بەڵام ئێستا بیان بینە لە حاڵێکی زۆر باشن من دایکم پێیوتم ئەگەر نەچتەوە لای جا بەرۆلێ من خۆم ناڵەکەشە بۆ بەخێوەکەم باش بۆ کاتی یارمەتینە ئەیە وکۆ خاتونوتی کاتێک کە لە ماڵەوە بووی بۆچی دایکە یارمەتینە ئەیە ئەوە مەفروزە مێردەکە بۆ بکە نەک من بۆ بکەم مەڵێەوە لەسەر مێردەکە و ماڵە تۆ ئێستا ماڵی ئەوی تۆ سا سەریەوی ئەبێ هەموو پێداویستانی کە پێویستە ئەو بۆ بکە نەک من بۆ بکەم تۆ خوشکی ترت هەیە لە ماڵەوە بەڵێ زەواجیان کردووان بەڵێ ئەی ئەوان ژیانیان چۆنە ئەوانیش بۆ شازە ژیانیان باشە کێشیان نییە مناڵیان هەیە دڵخۆشن ئەوان ڕازیم بە بەشی خۆیان منیش ڕازیم بە بەشی خۆم بەڵام مێردەکەم بەگوێم ناکە مێردەکەم ئەوەی کە منەمێ بۆم ناکڕێ بۆم سەفرم پێ ناکە دەیخۆ سەفەرکردن و گۆڕین کەلوپل ناو ماڵیش بەشێکە لە ژیان وتکوکوتە خۆت وت بەشێکە لە ژیان هەموو ژیان نییە یعنی ئەم شتانی کە تۆ باسیەکەی جزئێکە بەشێکی زۆر بچووکە لە ژیان هەموو ژیان نییە جالبەرەوە من هیوادارم تۆ بەخۆتا بچیتەوە و ئەگەر پێشت خۆش بە ئێمە لەگەڵ دایکیشتا قسە ئەەکەین کە بەڕاستی ئەو بیر و بۆ چوونەوە ئەو کێشە لە بیرکردنەوەی دایکتایە سەرەتا کێشە لە بیرکردنەوەی دایکتایە تێڕوانینی دایکت بۆ ژیان تێڕوانینێکی هەڵەیە یعنی ئەوە بمبورەکەەوە ئەڵێم چکە بەڕاستی دایکت تێڕوانینێکی هەڵی هەیە بۆ ژیان وەش کێشش لە بیرکردنەوەکانیاتی ئێمە ئەتوانین بین لەگەڵی قسە بکەین لەگەڵی دانیشین چکە بەڕاستی نامانەوێت ژیانی ئەم خێزانە پچکۆ لە جوانە تێک بچێت نامانێ هیچ ژیانی هیچ خێزانێک تێک بچێت بۆی من لێرەوە بە هەموو دایکان ئەڵێم ینی بەڕاستی مەبە بە هۆکارێک کە ژیانی کچەکەت تێک بی مەبە بە هۆکارێک کە ژیانی کوڕەکەت تێک بی چکە بەڕاستی ژیان دوورمەودایە ژیان شتێک نییە کە بە ساڵ و 2 ساڵ تۆ بتوانانی یەکسەر هەڵی سنگێنی یعنی تۆ 2 ساڵە لە ژیانی هاوسەرگیریای ناتوانانی بە 2 ساڵ خێرا ژیانی هاوسەرگیری خۆت هەڵسەنگێنی پیاوەکە پیاوێکی باشە تۆی خۆشەوێت و ڕازگۆیە لەگەڵتا و ئەو شتانەشی کە ئەڵێ لە توانایە هەبێ بۆ تەکات ئەو بە دڵنیاییشەوە بۆ تەکات جا لەبەرەوە هیچ پەلێ ئەوەت نەبێ و هیچ کاتیش بیر لە جیابوونەوە مەکە تۆ مناڵێکی شت هەیە و عنی هاوسەری خۆشت خۆشەوێ مادەم خۆشەویستی هەیە لە بینتانە مادەم ڕێز هەیە لە بینتانە مادەم کەسێکە ڕازگۆیە کەواتە تۆ لەگەڵی بژی زەرەر ناکەی لەگەڵ یا بژیت لەبەرەوە ئەمی کە لە سناپشتایی بینی هەر دنیایەکی خەیاڵی و هیچی تر ژیانی خۆت تکایە تێک نەیە بۆ ئەم شتانە تۆ توانی لە ماڵەکەی خۆش تا سناپ بکەیت دڵت خۆش بێ سناپ بکە
سناب کە بڵێ من زۆر دڵم خۆشە، سناب کە بڵێ خی گەورە مناڵێکی جوانی پێبەخشیوم، سناب کە بڵێ هاوسەرێکی باشم هەیە، ئەتوانی هەر لە ماڵەکە خۆتا بیکەی بە بەهشتێ بۆ خۆت، بیکەی بە شوێنێکە لە بری هەموو گەشت و گوزار وڵاتانی دنیا ئەسڵ ماڵەکەی خۆت نەگۆڕیتەوە بە هەموو وڵاتانی دنیا. ئەگەر تۆ مەبەستی لە سنابێ لە ماڵی خۆش تاتوانی بیکەیت دڵخۆشیەکانی خۆت دەربخەیت، کەواتە ئەمە گرنگە، بگەڕێرەوە ناو ماڵی خۆت، بگەڕێرەوە لای هاوسەری خۆت، مناڵەکەشت بێبەش مەکە لە باوکی. جا لەبەرەوە بەم شێوەیە بۆیان دەرخە، بۆ دایکت دەرخە، بۆ خوشکەکانت، بۆ هەموو دەوروبەرەکەتی دەرخە کە تۆ دڵخۆشی، تۆ بەختەوەری، تۆ ڕازیت بە هەموو شتانی کە هەتە. ئێمەش لەگەڵ تا ئەبین ئامادەین لە هەموو شێوازێک یارمەتی دەرەبین. زۆر سپاس، دەستی خۆش.